تیشکە قورئانیەکان نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. ومن حيث خرجت فول وجهك شطر المسجد الحرام وحيث ما كنتم فولوا وجوهكم شطره لئلا يكون للناس عليكم حجة إلا الذين ظلموا منهم فلا تخشوهم واخشوني ولأتم نعمتي عليكم ولعلكم تهتدون. لهر شوێنێکەوە دەرچوویت هەر مەسجد الحەرام بکە بەڕووگە، لە هەر جێیەک بوون باڕووتان هەر بەرە و ئەوێوە بێت تا مەردم هیچ بەڵگەیەکیان لە دەشتان نەبێت مەگەر ستەمکارانیان کە بە هیچ بەڵگەیە قایل نابن و هەر ئاشوب و پیلان دەجێڕن. ئێوە هیچ لەوان مەترسن بەڵکو تەنها لە من بترسن تا ناز و نیعمەتی خۆمتان بە تەواوی بەسەردا بڕێژم و بەردەوام ڕێبازی هیدایەت بگرنەبەر. 16 بۆ 17 مانگ دوای هیجرەتیش پێغەمبەری خوا لە نوێژەکانیدا ڕووی لە مزگەوتی ئەقسا دەکرد. بێگومان لەو کاتانەدا ناوەوەی کەعبە پڕ بوو لە بت. پێغەمبەری خوش هاوڕێ لەگەڵ پەیامێکدا نێردرا بوو کە بچووکترین نەرمی لە بەرامبەر بتەکانەوە نەدەنواند. لەبەر ئەوە هەتا ماوەیەکی دیاریکراو بۆ ئەوەی هەڵوێستی دامەزراوی خۆی نیشان بدات ڕووکردنە کەعبەی لە نوێژەکاندا لێ قەدەغە کرابوو. لە ڕاستیدا پەیوەندیەکی زۆر جددی لە نێوان حەقیقەتی ئەحمەدی و حەقیقەتی کەعبەدا هەیە. پێغەمبەری خوا کە وەکو داخوازیەکی قەدەری ئەزەلی لە فیترەتیدا هەستی مەمە دەکرد هەمیشە ویستویەتی ڕوو لە کەعبە بکات. قورئانیش بەم جۆرە وێنای مەیلی دڵی ئەو دەکات. قد نرى تقلب وجهك في السماء. مەبەست لە ڕوو هەڵبڕینی پێغەمبەرمان بۆ ئاسمان ئارەزووی هاتنی حکمێکی نوێی خوای گەورە بوو سەبارەت بە گۆڕانی قیبلە. بەڵێ ئەو چاوەڕێی هەواڵێک بوو لە جیهانی غەیبەوە. ئەوە تا بەشەکەی تری ئاەتەکە بە فەرمایشتی فلنولينك قبلة ترضاها مژدە دەدات کە پێدەچێت تێگەیشتن لەم حەقیقەتە کەمێک سەخت بێت. تێگەیشتنی تەواوەتی لەمە وابەستەی تێگەیشتنە لەوەی کە کەعبە و پێغەمبەری خوا پێکەوە لە هەمان منداڵداندا بەدیهێنراون. لەم چوارچێوەیەدا پێویست بوو پێغەمبەری خوا هەڵوێستی جیاواز و دامەزراوی هەبێت دەربارەی هەموو ئەو بابەتانەی کە موشریکەکان باوەڕیان پێی هەبوو. بەڵێ ڕاستە کە ئەو حەقیقەتی کەعبە پەیوەندیەکی جددیان لە نێواندا هەبوو، بەڵام تەوحید کە هۆکاری نێررانی ئەو بوو لە پیرۆزی کەعبە و قیبلەبوونی کەعبەش زۆر لە پێشتر بوو. هەر بۆیە پێغەمبەرمان کاتێک لە مەککە بوو ڕووی لە ئەقسا کرد و هەتا ماوەیەکی دیاریکراویش لە مەدینە هەمان جێگە میحرابی بوو. بەڵام یەهودیەکانی مەدینە ویستیان قیبلەبوونی ئەقسا وەک بەڵگەیەک بۆ دینەکەیان بەکار بهێن و بڵێن کە ئێمە ئەسڵین و ئێوە شوێن کەوتن. لە ڕاستیدا ئەگەر پێغەمبەرمان خواستی لەسەر بووایە دەیتوانی بە کۆچکردنی بۆ مەدینە یەکسەر کەعبەی بکردایەتە قیبلەی خۆی، بەڵام خۆ ئەو لە خۆ و سەر بە خۆکاری نەدەکرد. بەڵێ ئەو لە هەموو کاروبارێکیدا وابەستەی خوای گەورە بوو. جگە لەمە قبولکردنی مزگەوتی ئەقسا وەکو قیبلە لەلایەن پێغەمبەرمانەوە بوو بە هۆکاری تاوسەندنی زیاتری مەشخەڵی هیدایەت لە ناو دڵی چەندەها یەهودی وەک عەبدوڵڵای کوڕی سەلام. پێدەچێت لە کتێبەکانیاندا ئەم تایبەتمەندیەی پێغەمبەری مژدەدراویش باس کرابێت. بە هەر حاڵ هەندێک لە یەهودیەکان موسڵمان بوون و لە ماوەی ئەم 16 بۆ 17 مانگەدا مەبەستی جێبەجێکردنەکە هاتە دی و خەڵکی لە بەرامبەر موسڵمانانەوە بەهانە و بەڵگەیەکیان پێنەما بوو. واتە موشریکەکان نەیان دەتوانی بڵێن ئێوە ڕوو لە کەعبەیەک دەکەن کە ناوەکەی پڕە لە بت و یەهودیەکانیش نەیان دەتوانی بڵێن ئێوە ڕوو لە قیبلەی ئێمە دەکەن کەواتە دینەکەی ئێمە ئەسڵە. ئالەم کاتەدا خوای گەورە پێغەمبەر و حەقیقەتی کەعبەی کۆ کردەوە و فەرمانی گۆڕینی ڕووگەی دەرکرد.
لە ڕاستیدا لە بەشێکی تەوراتدا کە تایبەتە بە حەزرەتی ئەشعیا هەندێک ئاماژە هەن سەبارەت بەوەی کە ڕووداوەکە بەم جۆرە ڕوودەدات. بەرمەبنای ئەمە هەندێک لە یەهودیەکان دەیانوت قیبلەی پێغەمبەری موژدەدرا و مەککە دەبێت، کەچی ئەم هێشتا ڕووە و مزگەوتی ئاقسا نوێژ دەکات. ئەمەش لە گۆشەیەکی دیکەوە بابەتەکە ڕۆشن دەکاتەوە. وَلِأُتِمَّ نِعْمَتِي عَلَيْكُمْ واتە ڕووکردنە مزگەوتی ئاقسا لە کاتی نوێژدا نیعمەتە، بەڵام نیعمەتی ئەسلی بریتیە لە یەکگرتنەوەی دوو خۆشەویستەکە، واتە یەکگرتنەوەی حەزرەتی محەممەد و لە شەخسی ئەویشدا ئوممەتی محەممەد لەگەڵ کەعبەدا. لەمەش نیعمەتتر ئەوەیە کە لەوێوە ڕێیەک دەدۆزێتەوە و هەتا سەدرە المونتەهی بەرز دەبێتەوە و لەگەڵ ڕووتێکردنی خوایی ڕوبەڕوو دەبێتەوە. ئەمەش تەنها بەڕووکردنە کەعبە مەیسەر دەبێت. لەم ڕووەوە خوای گەورە نیعمەتەکەی خۆی تەواو کرد و ئەمەش مەسهەریەتێکی تایبەتە بە ئوممەتی ڕەحم پێکراو.